دانیشتوانە کوردەکەی قەزای خورماتووی پارێزگای سەلاحەدین کە بەهۆی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووەوە ماڵ و خانوو و دوکانیان سووتێنراوە و تەقێنراوەتەوە داوای قەرەبووکردنەوەی زیانەکانیان لە حکوومەتی عێراق دەکەن. ئەم وەزعە بەسەر خەڵکی دووزا هات، ینی شتێکی زۆر یانی بڵێن بە ناخۆش بوو، ینی خەڵکی کۆمەڵی زۆر خەسار ئاوارە بوو، خەساری زۆر کرد و دیارە پێویستە یعنی بەجددی ئیش لەسەرەوە بکرێت چی لیژنەکان ئەوانەی کە پێکێنەراون بە زووترین کات هەڵ بدەن ئەم خانوویانە مەسەلەن خەڵک قەرەبوو بکرێتەوە، ئەوانەی کە زەرەر و زیانیان هەیە مەسەلەن بە زووترین کات قەرەبوو بکرێنەوە. خانەکەم سوتیاوە تەڵۆ پارەکەم خەسارە ماجبوون پێ و تاڵان شکرا هیچمان نەماوە بەخوا خاوەن بڕێتیم. بەپێی ئامارە نافەرمیەکان ماڵ و خانووی نزیکەی 400 خێزانی کورد لەلایەن هێزە شیعیەکانەوە سووتێنراوە و تاڵان کراوە و تەقێنراوەتەوە، هەروەها بەدەیان دوکان و شوێنکاریش سووتێنراون و بەشێک لەوانەش کە زەرەرمەند بوون شەڕکەر نەبوون. پەرلەمانی عێراقیش لیژنەیەکی لێکۆڵینەوەی بۆ دۆخی خورماتوو پێکێناوە. کاگەوەڵا بەس لەم خانەم 30,000 دلار خەسارم کردووە، هەموو ماڵەکەم سوتاوە. من کابرای هاوڵاتیەکەم نەچەکدارم، هیچ شتێنی کاسب ماڵخۆم و هەموو ماڵەکەمیان سوتانوە. داوا لە هەموو خێرخوازانەکەم بەشکم یارمەتیمان بە خانەکەمان بۆ چاکەن و یارمەتی هەموو کەسێک بدان. وەڵام ئەمە خانەوە ماڵ دایکش هەمووی تەقیەوە سوتاوە و ئەوە ماڵەکەی خۆمیش دوو خاتە هەمووی سوتاوە، هیچ شتێن نەماوە. بارودۆخی خورماتوو کە پێشتر بەهۆی شەڕی کورد و تورکمانی شیعەوە ئالۆز بوو، بەڵام ماوەی چەند مانگێکە عێراق هێزی ناردووە و دۆخەکەی هێور کردوتەوە. گرنگە ئێمە یەکێک لە ئەولەویاتی شوکارەکانمان ئەوەیە لە ڕێگای بەغداوە لە ڕێگای مەنزەماتی دووەلیەوە هەتا بۆمان بکرێت بتوانین قەرەبووی شارەکە بکەینەوە، قەرەبووی هاوڵاتیان بکەینەوە، چونکە تۆ ئەو هاوڵاتیە ئەگەرە تۆ قەرەبووی نەکەیتەوە هیچی نییە، هیچ بژێوێکی ژیان نییە، هەمووی هەر بەجلەکەی بەرخۆیەوە دەرچووە بەخۆی و سیارەکەی نیواشیە سیاریشی نەبووە، بۆیە زەرەرەکەی هێژگار زۆر گەورەیە. ئێستا شوێنەواری جەنگ بەسەر قەزای خورماتووەوە دیارە، بەڵام دۆخی ئەمنی قەزاکە تا ڕادەیەکی باش جێگیرە. خەڵکیش هێدی سەرقاڵی دەستپێکردنەوەی ژیانی ئاسایی و نۆژەنکردنەوەی خانووەکانیانن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.